قوربانی تراژیدیایەکی 9 ساڵ لەمەوبەر ئەم هاونیشتیمانیەیە. لە دوای ڕووداوی 16 ئۆکتۆبەری 2017 و سوتاندنی ماڵەکەی و دواتر تەقاندنەوەی لە دووسخورمات و ئاواری گەرمیان بووە. ئێستا حەشدی شەعبی و هێزە ئەمنیەکانی ئەو سونرا تۆمەتی مادەی 4 تیرۆریان داوەتە پاڵی و ڕێگەی گەڕانەوەی پێنادەن. تەنانەت بۆ پاکردنەوەی دۆسیەکەشی بە گوتەی خۆی داوای پاری لێ دەکرێت. لە ترسی شعبیان ناتوانین بگەڕێ منۆک و خودی خۆم داواکراوی چوارە هابمەیە خانەکانمانیان تەقانەتەوە دەربەدەربیمان هەر من نیم دەیان کەس وەک مناوە دەربەدەرە لە شارەکانە لە چەند سۆماڵە لە کەلارە لە منتخەی گەرمیان کاملە منۆک و خۆم داوای پاریان لێم کردووە کەوتیان ناوتەیە ناوەکە دەسەرنەوە بە دەفتەرێ لەلایەنی حزب شعبیەوە. برینی کوردانی دووسخورمات و تەنها لەم چیرۆکەدا کورد نابێتەوە. دەیان خێزانی دیکەی ئەم شارۆچکەیە چەندین ساڵە دوور لە خاک و ماڵی خۆیان دەژین بەهۆی مەترسیە ئەمنیەکانەوە ناتوانن بگەڕێنەوە سەرگوزەرانی جارانیان. کۆمەڵی خەڵکین هەبوو پڕکێکمان لە شارێکە خانەکانمانە سوستانەوە خانەکانمانە تەقانەتەوە سەرڕای ئەوەش ناتوانین بۆ وەزع بڕۆینەوە ئەترسین توش گرفتێکمان دەن کێشێکمان بکەن لەبەرەوەیە. وڵات داوامان لایەنی پەیوەندیدارەیە بێتە هانامانەوە ئەم کێشەیە چارەسەرکە و تاکە ئێمەوا بین ئێمەش کوڕیان خاگین ئەو وڵاتەی ناو. لە کاتێکدا ئیداری خۆجێی شارەکە و قایمقام بێدەنگیان هەڵبژاردووە و ئامادەی لێدوان نین. ئەندامێکی کوردی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین هیوایەک دەبەخشێت و ڕای دەگەێنێت کە کار بۆ چارەسەرکردنی کێشەی ئەو خێزانانە دەکەن کە گرفتی ئەمنیان بۆ دروست کراوە. هەر کەسێک هەر شخصێکە شکالێکی هەبێت لە مۆزوعی گەڕانەوە ئەو شتانەشتی ئەمنی لەسەری بێ ئێمە توانین کاری بۆ بکەین و توانین ئاسانکاری بۆ بکەین و توانین ئەوەی لەسەرێتی ینی با بڵین لە دەستگا ئەمنیەکانە کە شتێک لەسەرێتی بتوانین ئێمە دیفاعی لێ بکەین ئەگەر قەزەیەکی جینایی یان شتێک تۆمەتێک لەسەری نەبێ شتێک لەسەری سەرمێنێ ئەوەیان قەرار قازی ئۆشتانی لەسەروی ئەویان جیاوازە. بە گوێرەی ئاماری ڕێکخراوی لێبوردەی نێودەوڵەتی و لیژنەی قەرەبووکردنەوەی حکوومەتی عراقی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر نزیکەی 1500 خان و دووکان و شوێنی بازرگانی تاڵان کراون و سووتێنراون و 98یان تەقێنراونەتەوە. بۆیە بەشێکی زۆری خێزانەکان گەردۆسیەی ئەمنیش ڕێگر بێت لە پێشگەڕانەوەیان ئەوە بێ ماڵ و حاڵیش ڕێگرە چونکە هیچ قەرەبوویەک نەکراونەتەوە. دیار جەمال دەنگی ئەمریکا دووسخورمات و